ولی تماشاوان ایجاش خو گلک پرزگیرک هنه ایکی شان پرزگیرکان کو گلک زقن ها به جدی کال سرت تکرن مجارارک نکفنا آلیانا بتایبتی پارتی ویکتی لسر هل بجارتان گلو یاسای هل بجارتان چاوابه تصر راست کرن هل بجارتان چاوابه نه انجام دان و هفدم بگمان تفعیل کردن کمیسیونا راپرسی و هل بجارتان لکردستانی لپارلمانی جی بگمان لبندینه که اف پرسه نابین باندو آلیان یک لای ببه اج بکو ایدی لپارلمانی خواندن بو بیتا کرن بیتا درباس کرن دامان دم دا روژه هل بجارتان جهات که دستی شان کرن گلو اف پرزگیره که حتی کنگی بردام بکه بريس ويسي سعيد ويسي او اندام برلمان كردستان لهولير الجلمه قاي كيسي دماتا باش به بريان هاكين جاران شاندين بارتي سپاس شاندين بارتي ويكتي تايبتين هل بجارتان جفيابون قوتي ايدي نارين من نزيكي هفدونا در ريكافين ريكافتنا لحتى فيغا بيتو در انجامنينا قالوا بحتى شاند بوا پرزگيريكي كجديه بو نافا برلماني بەڵێ بەو پێی کە هەڵبژاردن مافی گەلە بۆ هیچ هێز و لایەنێک نییە ئەو مافەیە لە خەڵکی کوردستان زەوت بکە و یەکێک لە سیما هەرە جوانەکانی بەردەوامبوونی دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستان ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە ساڵانی ڕابردوودا بۆیە زۆر گرینگە کە لەو وادەیە کە دیاری کراوە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان ئامادەسازیەکان بکرێت بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت دیارە لە ڕابردوودا کۆمەڵێک دانیشتنی گرنگ چونکە ئەو ڕاستیە دەبێت لای هەمووان ڕۆن و ئاشکرا بێت کە پرسی هەڵبژاردن لەگەڵ ئەوەی ڕەهەندێکی یاساییە بەڵام ڕەهەندێکی سیاسیشی هەیە پێویستی بە سازان و لێک تێگەیشتنی حزب و لایەنە سیاسیەکان هەیە کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگ لە نیوان شاندی ڕسمی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بەڕێوە چوونە کۆمەڵی هەنگاوی گرنگ هاوێشتراون بەڵام دیارە تاکوی ئێستا لەسەر کۆی گشتی بابەتەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن چاوەڕوان دەکرێن کە لە دوای تەوابوونی ڕۆژانی پشووی جەژنی ڕەمەزانی پیرۆز جارێکی تر درێژە بە دانیشتەکان بدرێت و زیاتر هەوڵ بدەن ئەو گرفت و کێشە و لێک تێنەگەیشتنانی کە ماون چارەسەر بکرێن بۆ ئەوەی پەرلەمانی کوردستانیش ڕێکارە یاساییەکانی خۆی بگرێتە بەر و هەموو ئەو بربەستانی کە لە بەردەم کاراکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن هەنا لا ببدرێت و ئامادەسازی تەواو بکرێت چونکە بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن پێویست بە کات هەیە بە تایبەت کە ئەم جارە بۆ یەکەمین جارە بە شێوازێکی نوێ کە شێوازی فڕەبازنەیە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بۆ ئەمەش پێویستی بە ئامادەسازی باشتر و چاکتر هەیە ئێستاش کاتمان لەبەردەم ماوە بۆ ئەوەی لایەنەکان بگەنە ڕێککەوتن و ئەو وادەیە کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان دیاری کراوە ئامادەسازیەکان بکرێت و لەو کاتەدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت بڵێ توزانی ژیت نابەرە پارتی و یەکەتی پێتری پرزگیرێکە کێشەیەکەنە لێ پرزگیرێکە هەری زاق کۆ بێگومان کۆتە گوتی ڕاهەندێکی هەم سیاسی هەمێ نیشتیمانی هەیە مجارە ئەنجامدان هەڵبژاردنان کو حتا ئەگەر هەڵبژاردن هێنە ئەنجامدانش خوا هەڵبژاردنێن ینی پاشخصی نەژی ئەگەر نەگەنە ڕێکەوتنێژی دەمژی هەرکو دچە وێ ئەلتەرناتیڤ چ بەدگەلو ئێمە هیوا دەخوازین کە هەردوو لایەن بگەنە ڕێککەوتن بۆ ئەوەی پەرلەمانیش ڕێکارە یاساییەکانی خۆی بگرێتە بەر و من دەمەوێت بەڕاستی لێرەوە زۆر ڕاشکاوانە ئاماژە بەو خاڵەیە بکەین کە ئێمە وەکو فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەوەدانە بووین ساڵی ڕابردووش ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە بەڵام بۆ ئەوەی بە پێویستمانزانی بۆ ئەوەی بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان ڕوونەدا بە ناچاریەوە بۆ دوو وەرزی یاسەدانان ماوەی ئەم خولەی پەرلەمانی کوردستانمان درێژ کردەوە بۆیە بەڕاستی بۆ جوانبوونی قوارەی دەستوری هەرێمی کوردستان بۆ بەردەوامبوونی ئەو موسساتە یاساییانەی لە هەرێمی کوردستان هەیە گرینگە حزب و لایەنە سیاسیەکان هەنگاوی جدیتر باوێن بە تایبەت پارتی و یەکێتی بۆ ئەوەی بگەنێ ڕێککەوتن و پەرلەمان بتوانێت ڕێکارە یاساییەکانی خۆی بگرێتە بەر چونکە بەردەوامبوونی یاخود ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن زیاتر ئەبێتە هۆکارێک بۆ پاراستنی قوارەی دەستوری لە هەرێمی کوردستان بۆیە هیوا دەخوازین کە لە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆز جارێکی تر دانیشتەکان دەست پێ بکەنەوە و بگەنە ڕێککەوتن و ئەو خاڵە گرفت و کێشانەی کە هەیەە هەوڵی چارەسەرکردنیان بدەن ولی دنابا هەڵبژاردنان ئەنکو یاسای هەڵبژاردنان تعدیلکردنا یاسای کاکەیسی
حکومت پرزگیرکان هەیە مژارە ڕێژا پێکهاتەیان گەلو پێکهاتە چاوە بەشداری بکەن کورسیێنوان لە کیش پارێزگەهەیە بە کیش پارێزگەهەیە نەبە ئەvê jiyekî şu an pirzgirêkan ku heta vêga vê bayekê konkrêtî nahatiye çareserkirin حکومت babetên din hene gel û bu vêyekê çi heye بەڵێ پێکهاتەکان هاوڵاتی ڕەسەنی ئەم کوردستانن مافی بڕیاری سیاسی خۆیان هەیە و سیستەمی کۆتاش هەومان نەزانین کە سیستەمێکی جیهانیە و لە عێراق و لە زۆربەی وڵاتان پەیڕەوەکرێن بۆ ئەو گەل و نەتەوانەی کە بە ژمارە کەمن بەڵام پێویست دەکات یان گرنگن لە پرۆسەی سیاسی ئەم وڵاتانە بەشداری بکەن وەکو پەرلەمان وەکو حکوومەت وەکو ئەنجومەنی دادوەری مەبەست لە سیستەمی کۆتا کەمینە و زۆرینە نییە بەڵکو بۆ جوانترکردنی پرۆسەی دیموکراسیە لە هەرێمی کوردستانیش هەر لە دەستپێکی دامەزراندنی پەرلەمانی کوردستانەوە پێکهاتەکان بەشدار بووینە لە خولەیەک لە دواییەکانی پەرلەمانی کوردستان بۆیە ئێمە بە پێویست ئەزانین بە هەموو شێوەیەک ڕێز لە بڕیاری سیاسی پێکهاتەکان بگیرێت چۆنیان پێخۆش بێت چۆن داوا دەکەن بە یەک بازنەیی بە فرە بازنەیی هیچ کێشە و گرفتێک نییە ئەوان خاوەنی بڕیاری سیاسی خۆیانن نابێت هیچ لایەنێک لە زیاتی پێکهاتەکان بڕیار بدات هەڵبژاردن بە چ شێوازێک کەواتە سەرنجە یۆنامیژی هەبووە پێشنیارە یۆنامیژی هەبووە بۆ پێکهاتان گەلو چا کورسیێنان بێنە دابەشکردن لکی بەبە تاکوی ئێستا بەڕەسمی شتێکمان پێنەگەیشتووە کە پێشنیاری یۆنامی بێت سەبارەت بە کورسی پێکهاتەکان و هەر کاتێکیش کە پێشنیاری ئەوان هات ئەو وەختی دەتوانێت درێت زیاتر گفتوگۆی لەسەر بکرێت چونکە ئێمە وا ئەبینین پێکهاتەکان دەبێت ڕێز لە بڕیاری سیاسی ئەوان بگیرێت ئەوان خۆیان دەتوانن بڕیار بدەن چۆن بەشدار ببن چۆن دەیانەوێت لە پەرلەمانی کوردستان بمینەوە چونکە بەڕاستی بابەتی بەشداری پێکهاتەکان لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان یەکێکی ترە لە شانازەکانی خەڵکی کوردستان کە ئێمە هەمومان بڕوامان بە پێکەوە ژیانی پێکهاتە ئاینی و نەتەوەیەکان هەیە کە ئەمە زیاتر وای کردووە لەسەر ئاستی نێودەوڵەتیش بە چاوی ڕێزەوە سەیری ئەزمموی هەرێمی کوردستان بکرێت مای خۆشحاڵیە کە ئێستا دەبینین پێکهاتەکان بەشداریەکی کارایان لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە لە دەستەی سەرۆکایەتی نوێنەریان هەیە بە تایبەت ئەم جاریان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوەچوونی زۆرتر بەدی کرا کە بینیمان چۆن وەزیرێکی تایبەت بۆ پێکهاتەکان دیاری کراوە دەبێت ئەم بابەتی بەشداری پێکهاتەکان لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئێمە بایەخی پێ بدەین زیاتر جوانتری بکەین نەخوانە خواستە هەوڵ بدەین ئازادی پێکهاتەکان بەرتەسک بکەنەوە پێکهاتەکان مافی خۆیانە بەشداری بکەن لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان چۆنیان پێ باش بێت ئێمە وەک فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بە هەموو شێوەیەک پاڵپشتی و پشتیوانی ئەوانین بۆ ئەوەی ئەوان بڕیار لە ئایندە و چارەنووسی خۆیان بدەن بەڕێز وەیسی سەید وەیسیان دامێ پەرلەمانی کوردستانی لە هەولێرە گەلێک سوپاس کاک وەیسی